سەبارەت بەم دیدارە پێم خۆشە لێرەوە دەستخۆشی لە ڕێکخراوی کوردستان سپۆرت سەنتەر بکەم کە کۆمەڵێک پاڵەوان بەڕێوەی ئەبەن و سەرپەرشتیەکەن و ئەم دیداریان ساز کردووە بۆ من و کاگی دریست کە وەکو پاڵەوانێک باز لە ئەزمموی یاریەکەمان بکەین و باز لە ئەزمموی ژیانی خۆمان بکەین لە وەرچەکەیە و ئەنجامەکانمان چی بووە و لە ئایندای بەتەمای چین و هەنگاوی داهاتوومان بەرەوچوی ئەڕوە. سەبارەت بەوە کە ئێمە بتوانین باز لە ئەزمموی یاریەکە خۆمان بکەین و ئەو بربەست و کۆسپانە چییە کە بڕیومانە و توانیمانە وەکو پاڵەوانێک خۆمان بناسیێنین و ئەنجامی باش بەدەستبێنین. کردووە کە پاڵەوانەتی لە دەوڵەتیە بینێ ساگەڕاوەتەوە وە کاک شوبان عوسمان کە پاڵەوانێتی کاراتی کوردە